بەردەوام دەبین لە خەباتی پیشەییمان بۆ بەدەستهێنانی ئەم خاڵانەی خوارەوە. هێنانی کرێکاری بیانی لەلایەن خاوەن کار و کۆمپانیاکان سنووردار بکرێ و سندیکاکانی کرێکاران و هەماهنگ بن. چارەسەرکردنی کێشەی کرێکارانی گرێبەستی کاتی لە هەردوو کەرتی گشتی و تایبەت بە تایبەتی دەسەبەرکردنیان. قەرەبووکردنەوەی کرێکارانی بیناسازی لەلایەن وەزارەتی کارەوە کە بەهۆی کەرەنتینەوە بێکار کراون. حکوومەت قەرەبووی شۆفێرانی تەکسی و پاسەکانی ناوشار و دەرەوەی شار و بارهەڵگرەکان بکاتەوە کە بەهۆی پابەندبوونیان بە قەدەغی هاتوچۆوە ببەخشرێن لە ڕسوماتی ساڵانە و کارتی کارکردنیان. داواکارین لە حکوومەت بودجەیەکی تایبەت دابین بکە بۆ بیمەی بێکاری.